ئەمڕۆ دووشەممە ڕێکەوتی 3/4/2017 زاینی کۆبوونەوەی لێژنەی هاوەهەنگی ڕێکخراوەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوەچوو. لەم کۆبوونەوەیدا چەند بابەتێکی وەکو چالاکی هاوبەش و پرسی کۆنفرانسی دووی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها کۆنفرانسی چواری لاوانی چوارپارچەی کوردستان بە تێر و تەسەلی درایە بەرباس و لێکۆڵینەوە. لەم دیدارەدا سەرجەملایەنەکان لەسەر ئەم پرسانە کۆک بوون و نوێنەرانیان بەم شێوە باس لەو بابەتانە دەکەن. بەڵێ ئێمە ئەمڕۆ وەکو لێژنەی هاوانگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات کۆبووینەوە کە پێکاتوە لە 6 ڕێکخراوی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی باشمان کرد بۆ سەبارەت بە پرس و ئەو کارەکانی لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەروە پرسی بەستنی دووەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها کۆبووینەتەوە کە لێرە درێژە بدەین بە کار و چالاکی هاوبەش پێداگری لەسەر بکەین. بە گشتی کۆبوونەوەکی باش بوو، تێڕوانینی هاوبەشمان هەبوو بەیەکەوە لەسەر چەند خاڵێک کۆک بووین و ئێمە وەک لیژنەی هاوانگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات کە ماوە بە ماوە لە دەوری کۆ دەبینەوە بەنسبەت و پرس و بابەتانەی تایبەت بەکاری ڕێکخراوەیی بە تایبەت لاوان لە کوردستانی ڕۆژهەڵات لە دەوری یەکەوە بینەوە کۆمەڵی پرسی تایبەت کە لەو ماوەیەدا بێتە پێشتر بەنسبەت چوارپارچەی کوردستان یاخود ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری یەکەوە بینەوە و بە ئامانجێکی هاوبەش لە ڕابردووی شاساغ بینێتەوە یەک لیژنەوەی هەماهەنگمان پێکێناوە. ئەو لیژنەیە لەسەر هەموو بابەتەکان بڕیار دەدات و نەزەری سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتە. بەخۆشیەوە ئەمڕۆیش لە دەوری یەک کۆ بینێتەوە کۆمەڵێک پرسە بوو. یەک لەوانە پرسی خودی لیژنەکە کە ساغ بینەوە 6 لایەنی کوردستانی ڕۆژهەڵات بە هەمومان یەک لیژنە پێک بێنین و ئەو لیژنەیەش نوێنەرایەتی سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بکە و لە قۆناغی یەکەمدا پرسی دووەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات لە بەرنامەماندا هەیە. پاش ئەوە لەسەر باس و بابەتەکانی دیکەیە کە پەیوەندیدار دەبێت ئەو لیژنەیە لەسەری ساغ دەبێتەوە بەرنامەکەمان پێکەوە دەبێنە پێشەوە. لەم کۆبوونەوەیدا جەختیان لەسەر پرسی نزیکبوونەوەی لایەنەکانی لاوانی چوارپارچەی کوردستانیان کرد و لە درێژەدا باسییان لە چەندین پرۆژە لەم بوارەدا کرد. بەڵێ ئەو کاتتان باش هەروەکو کە ئاگادارین ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات کە بەردەوام وەکو ڕەواڵی کارەکانی خۆیان هەوڵیان داوە کە لەگەڵ یەکتر دانیشتێنیان هەبێت و لەگەڵ یەکتردا کۆ ببنەوە ئەو لێژنە هاوەهەنگیش کە لە نێوانیاندا هەیە بۆ زیاتر باسکردن لە پرسەکانی لاوان بە تایبەتی لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لاوانش لە هەر چوارپارچەی کوردستان کە هەموو کاتێکەوە بابەتی سەرەکی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بووە. وەکو دەرەنجامی ئەم کۆبوونەوەیە من دەرەنجامی ئەم کۆبوونەوەی زۆر بەباش دەزانم، چونکە یەکێک لە هۆکارەکانی وەک دەبینین کە هەموو لاوان لە ڕێکخراوەکان کە ڕێکخراوەی جیاوازن بەیەکەوە کۆبوونەتەوە پرس و بابەتی جیاواز دەهێنە بەرباس و بەیەکەوەش هەوڵ دەدەن بۆی کە بابەت هەروەها پرسەکانی تایبەت بە لاوان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان باس بکەن و هەوڵی ڕێگە چارەسەر بکەن بۆ ئەوەی کە زیاتر بتوانن تەئسیر و کاریگەریەکانیان لەسەر لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبێت. سپاس بۆیەوەش و ئەمڕۆکانی هەموو کۆبوونەتەوە بە ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات 6 لایەن و ئەمڕۆ لەسەر ئەوەی کۆک بووین کە هەمومان بە هاوەهەنگی یەکتر تێبکۆشین بۆ کاروبارەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات و مەبەستیش لە لێژنەی ئەوە بۆ کە ئێمە کار و چالاکیەکانمان بە یارمەتی یەکترین بێت. بەڵێ بە بەشداری 6 لایەنی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات بوو.